ڕۆڵی کۆماری ئیسلامی لە زیاتربوونی کاریگەریەکانی وشکە ساڵی و تێکچوونی ژینگە. ڕاگەیاندنەکانی ئێران باس لە دەستپێکی چوارەمین وشکە ساڵی بەردەوام لە ئێران دەکەن. ئەو زانیاریانەی کە لەلایەن شرکەتی بەڕێوەبردننی سەرچاوە ئاویەکانی ئێرانەوە بڵاوکراونەتەوە نیشان دەدەن کە نزیکەی 50% ئاوی چوونە ناو بەنداوەکانی ئێران کەم بووتەوە. بەپێی ئەو ئامارانەی کە لە پارێزگاکانی یەزد، هەمەدان، کرماشان، بوشێر، سمنان و خوزستان خراوەتە ڕوو. ڕێژەی بارانبارین بە بەراورد بە ساڵی ڕابردوو لە نێوان 10% کەمی کردووە. وشکە ساڵی سەختی چەند ساڵی ڕابردوو هاوکات لەگەڵ کۆمەڵێک کێشەی دیکە کاریگەریەکی وێرانکەری لەسەر ژیانی زۆرینەی دانیشتوانی ئێران داناوە. ئەگەرچی وشکە ساڵی دیاردە و کارەساتێکی سروشتیە، بەڵام دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا ئەم بابەتەی لە کێشەیەکی چارە هەڵگرەوە کردووە بە کارەساتێکی کۆمەڵایەتی. کاربەدەستانی ڕەژیم باس لە دوو هۆکار دەکەن سەبارەت بە کەمی ئاو. یەکەم کەمبوونی ڕێژەی بارانبارین و دووهەم زۆر بەکارهێنانی ئاو لە بەشی کشت و کاڵدا. بێگومان هەردووکیان واقعین، بەڵام تەنیا بەشێکن لە واقعیەتە. ئەوان گرنگترین هۆکاری کەمی ئاویان کە بریتیە لە گەندەڵی جێکەوتوو بەربڵاو لە ئۆرگانەکانی ڕەژیم لە پاراستنی ژینگە و بەڕێوەبردننی ئاو لە قەڵەم خستووە. سەبارەت بە هۆکاری یەکەم ئەو پرسیارە دێتە ئاراوە کە چ کەسانێک بە نەزانی و قازانجپەرستی خۆیان بوونەتە هۆی ئەوەی کە کەمی بارانبارین ئێران لەگەڵ مەترسیەکی ئاو بەرچاوی کەم ئاوی بەرەوڕوو بێتەوە. سەرش بدەنە دوو نمونە لە کاریگەریە مرۆیەکان لەسەر کەمی ئاو. یەکێک لەو هۆکارانە بریتیە لە زیادەڕۆیی و بێبەرنامەیی لە دەرهێنانی ئاوی ژێرزەویدا کە تەنانەت بە بارانبارینیش قەرەبوو نەبووتەوە. بەپێی ئامارەکانی حکوومەت نزیکەی 1 ملیۆن بیر لە ئێران بوونی هەیە کە 758,000 بیریان لە سەردەمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هەڵکەندراون. لە نێوانیاندا زیاتر لە 200,000 بیری بێمۆڵەت هەیە کە زۆربەیان بۆ باخ و ویلای گەشتیاری تایبەتەکانی سەرمایەداران لە گۆشە و کەناری ئێران بەکاردەهێنرێت. جگە لە گەندەڵی جێکەوتوو لە کۆماری ئیسلامیدا ئەم سیاسەتە تەنانەت خزمەتی بە گەشە و پەرەپێدانی درێژماوەی کشت و کاڵیش نەکردووە. ئەگەر بۆ ماوەیەکی کاتی و کورتبینانە ڕێژەی بەرهەمی کشت و کاڵیان بەرز کردوێتەوە، ئێستا ئیتر شاهدی وشکە ساڵی و چۆڵکردنی گوندەکان و کەمبوونەوەی بەرچاوی بەرهەمی کشت و کاڵی. بەوتەی کارناسان ڕۆڵ و کاریگەری ئەم بیرانە لەسەر دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی لە ناوچە دەشتاییەکانی ئێران گەلێک بەرچاو و حاشا هەڵنەگرا. جگە لەوەش ئەو بڕە ئاوەی کە لە کشت و کاڵدا بەکاردێت بەهۆی ئەوەی لە ئێراندا زۆرتر بە شێوەیەکی نەریتی و نازانستیە، گەلێک لە ئستانداردەکانی ئەمڕۆ بەرزترە و ئاودێری بە شێوەیەک دەکرێت کە بەوتەی شارەزایان دوو لە سەرسێی ئاوەکە بە فیڕۆ دەچێت. کارناسان دەڵێن هەڵکەندنی بێبەرنامەی بیرەکان لە سێدەهەی ڕابردوودا یەکێکە لە هۆکارەکانی وشکبوونی تاڵاو و دەریاچەکان. هۆکارێکی مرۆیی تر لەم بوارەدا بریتیە لە دروستکردنی بەنداوی هەڕەمەکی و نازانستیانە لە ئێران. تابەر لە شۆڕشی ساڵی 1350 کەمتر لە 30 بەنداو لە ئێران دروستکرا بوو. ئێستادا 650 بەنداوی گەورە و بچووک لە ئێران بوونی هەیە. چاوخشانێک بە نەخشەی بەنداوەکانی ئێراندا ئەوە دەردەخات کە مەبەست لە دروستکردنی بەشێکی زۆریان بریتی نەبووە لە کۆنتڕۆڵکردنی ئاو و کەڵک وەرگرتنی دروست لە سەرچاوە ئاویەکان. کەسانێکی کە لە نزیکەوە لەگەڵ سپا و قەرارگای خاتم ئاشنان باسلەوە دەکەن کە ئەگەر بەنداوەکان بۆ زۆربەی خەڵک و تەنانەت ژینگەش زیان بەخش و وێرانکەربوون، بەڵام بۆ فەرماندە خاوەن هێز و دەسەڵاتەکانی سپا گرنگ بوو. چونکە دروستکردنی بەنداوەکان داهاتێکی زۆری بۆ ئەوان بووە و هیچ کەس و ناوەندێکیش نەیتوانیوە بە دوواداچوون و وردبینی لە کارەکانیاندا بکات. بەنداوی گەتوەند کە لەلایەن سپای پاسدارانەوە دروستکراوە
یەکێکە لە نمونە هەرە دیارەکان. لە پرۆژەی دروستکردنی ئەم بەنداوەدا چاوپۆشی کرا لە بوونی خوبە و ڕێگەی خۆی لە دەور و بەری شوێنی کۆبوونەوەی ئاوی بەنداوەکە. لە ئاکامدا دوای گرتنەوەی ئاو شاخە خوێیەکان کەوتنە ژێر ئاوەوە و بەم شێوەیە 17 ملیۆن تۆن خوێ هاتە ناو بەنداوەکە و هەموو زەویەکانی پشت بەنداوەکەی کرد بە شۆرەکات. کێشەی تێکچوونی ژینگە لە ئێران بەهۆی سیاسەتی تێکدەرانەی ڕژیمی ئیسلامیەوە بۆ تەقەیرانێکی جددی و مەترسیدار بۆ ئەو وڵاتە. بەرپرسانی حکوومەتی کۆماری ئیسلامی لەم ساڵانەی ڕابردوودا بە گرتنەبەری ڕێشوێنی توندی ئەمنیەتی لە دژی چالاکانی ژینگە پارێز نیشانیان داوە کە لە ڕوانگەی ئەوانەوە پرسی سەرەکی بریتی بووە لە بێدەنگکردنی دەنگی ناڕزایەتی چالاکانی ژینگە پارێز لە کۆمەلگادا تا بەم شێوەیە بتوانن لە بێدەنگیدا سیاسەتی قازانج پەرستانە و تێکدانی ژینگە هەروە درێژە پێبن. ئەم حکوومەتە کە گیان و ژیانی ئەمڕۆ و داهاتووی ئەم کۆمەلگای بەلاوە گرنگە ناتوانێت هیچ پلانێکی ڕوون و درێژخانی هەبێت بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ بابەتگەلێکی وەک ڕوودانی وشکە ساڵی و لێکەوتەکانی. شوێن پێی فاکتەری مرۆیی لە ڕژیمی کۆماری ئیسلامیدا لە هەموو کارەساتە سروشتیەکانی وەک وشکە ساڵی، لافاو، بوومەلەرزە، نەخۆشیە گواستراوەکان و هیتردا بەڕوونی دیارە. هەر بۆیە مەرجی ڕزگار بوون لە کاریگەریە کارەساتبارەکانی ئەم بەڵایەش بریتیە لە ڕزگار بوونە لە دەست ڕژیمی کۆماری ئیسلامی.